نەک ناوشار بگرە لە دەوروبەری شاریشدا کوشتن و تۆقاندن دەستی پێکرد و ئەوان بە درێژایی شەقامەکانی چەمچەماڵ سلێمانی تا دەگاتە پردی زەڵم بەردەوام بوون. ئەگەر چی بەدەستی پێشمەرگە لە زۆر شوێن لوتی سوپاکە شکێنرابوو، بەڵام ئەوان بۆ پەردە پۆشکردنی شکستەکان بێڕەحمانە کەوتوبوونە وێزەی گیانی هاوڵاتیانی بێگونا. چیرۆکەکان ناخەژێنن، گێڕانەوەیان ئاسانە، بەڵام بینینی ئەو مەرگەساتە بە چاوی خۆت دەبێت چۆن بۆن کڕوزی لە جەرگی دایک و باوک و کەسوکاری قوربانیەکان هەستان دەبێت. حەبسە بوتی عوسمان تو ئەو خۆیە وتی ڕۆڵە ئیمڕۆ مەچەوە دنیا باش نێ با وتی بەو خۆیە ئەچم با ئیمڕۆ بکوژێم. حەبسە خوشتی بوو؟ حەبسە خۆی چێتی ئەژن حاجی خەلیل بوو گوێ لێیە ئەنجا ئێمە ڕۆیشتین شەترەکەمان لێوە چوینە سەر کانێکە چالێنی نەختمەزانی ئەلەم چەمەوە دوو تەیارە هاوت دووکە ناو مەرکەز تەیناڵ دەرچوو دوو تیارە لەم چەمەوە هاوت تەیناڵی داکوتا ئیتر جەیش لە سلێمانیەوە هاو سەرکە و حیمایە ڕۆیشتە بان ئەم گردە گوێ لێیە عوسمانی عەلیوا درەویە کرد وەڵا زۆر چاک و زۆر تەمیز ئێمە وتمان وەڵا ها عوسمان جێشەکە ڕوو و تەینالیان گرت و جێش گەڕایەوە مەدەڕعەیە لەسەر ئەو پردەوێ سابوو ئەما چوونە خوارێ عوسمان سوار کرد بوو کە هات ئەلەو یاڵە فەرقیان کرد عەلیۆکە هات لە ئەلۆشانە دەرکەوت هاتن بووی عەلیوا گرتوان ئەوی بەکەرەکە یای باو شاخە خۆیان هەوردە سەر ئەم کانیە ئیتر نازانم چیان لێ کرد وەختێکم زانی بردیان بۆ سەرەوە بۆ ڕەبایەکە هاتنە خوارە جێشەکە دوایە هاتنە خوارێ ئەوان عوسمان ئاوا ئەڕۆی لە داویانە ئاگام لێ بوو دیم من لە خوار و تەماشامە کرد ئێمە هەردووکمان تەماشامان کرد هاتە خوارەوە گەیە جادەکە و عوسمان کەوتە بەر جادەکە ڕەش بوو لەگەڵ ئەسکەرەکە جیا بوو وتم وەڵا شکر بەریاندا وتی عەرەبی ئەو ساتەوە خەی گەیە ناو بەلەکە و وتی هەڕوو بە دەمەڕمە سوار سیارەکەم ڕوو ئارە وەڵا سەلێشان لێ کرد وەڵای تر سوار سیارەکەم ڕوو ڕۆشتن تسی جێشمان لەما هەرسا لەمێش هاتین هات بەسەری تەماشام کرد کوژرا بوو عوسمانی عەلەی لاگر ئەم ئیشی چییە کرد عوسمان خۆی؟ وەلا کرێکاریە کرد بەس عوسمانە درەویە کرد ئەرە وەڵا ئالوێ بە شەش پەنجاوی درەویە کرد ڕسمی مەلا مەستەفای پێ بوو مامزەلالی پێ بوو ئافرەت بۆ ئانوو لەگەڵ پێشمەرگەیە نام چینا و بەخۆی سە نازانم ناویسی بوو ئەو سێ ڕسمان ئەلێ ڕادڕی بوو کە هاتمە شوێنەکەی وتم مەما عوسمان ڕەحمەتی لەسەر ئەمە کوژرا هەڵم گەشت ئەو ڕووداوە نەخوازراوەی کە بەسەر خەڵکی کوردستان و سنووری پارێزگای سلێمانی هات لە 9 حوزەیرانی 63دا ئەکرێ بڵێن لە دۆڵی بازیانەوە بەعسیە قەومیەکان دەستیان کرد بە ڕەشبگیری و قەتڵ و عامکردنی خەڵک. لەم سنوورە و لەم دۆڵەی بازیاندا دەستیان نەپاراست، نەیان پرسی پێشمەرگەیت، هاوڵاتیت، کاسبکاریت، هەرچیەکیان بەردەستکەوت گرتیان و کوشتیان. لێرە هاوڵاتیەک بە ناوی عوسمانی چۆخە عەلی نادری گورگەدەر دەگیرێت و دەست بە عسیە قەومیەکان دەکەوێت. دوای ئەوەی کە دەیپشکنن و چەند وێنەیەکی چەند سەرکردەیەکی کورد لە گیرفانیدا دەبێت ئەو دەبەنە قەراغ ئەو جادەیە و لەوێ دەستڕێژی گولەی لێ دەکەن و شەهیدی دەکەن. ئەو هاوڵاتیە تاوانی ئەوە بوو کورد بوو و تەنها ئەو ڕۆژەنەی زانی بوو کە قەدەغەی هاتوچۆ یاخود با بڵێن بە زمانی بەعسیەکان مەنعەتە جەول بووە هاتووە لێرە کرێکاری کردووە. بەڵام ئەوان بێگوێدانە ئەوەی کە ئەم کەسە کاسبکارە یاخود کرێکارە هاتن و تەنها لەبەر دوو وێنەی بچووکی ئەوەندە دەستڕێژی گولەیان لێ کرد و شەیدیان کرد. ئەتوانین بڵێن لە دۆڵی بازیانەوە
دەستیان بە قەتڵ و عامکردنی هاوڵاتیان کرد تا گەیشتە ئەوەی لە گوندی کەنەکەوەی شەهیدانیش چەند هاوڵاتیەک شەهید دەکەن و لەوێش ئیتر بەرەو ناو شاری سلێمانی و هەتاکو ئەگاتە هەڵەبجە و هەورامان و شارە زۆر دەست ناپارێزن.